سڵاوتان لێبێ مناڵە چاوگەش و ئازیزەکانی هاوڕێی من چۆنن؟ هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئەمڕۆ چیرۆکێکی زۆر خۆشم بۆ ئامادەکردوون کە پێشکەشتان یەکەم هیوادارم سوودی لێ ببینن. هەروەها هیوادارم زۆر دڵتان خۆش بێ. چیرۆکی ئەمڕۆمان لە ژێر ناونیشانی سەر کەنار دەریا. هەنار و هەستی دوو خوشک بوون و لەگەڵ داپیرەیانە پێکەوە ئەژیان. ڕۆژێکیان بردنی بۆ سەر کەناری دەریاکە. دوو خوشکەکەش قاپە فڕیوەکەیان لەگەڵ خۆیانە برد. کەش و هەواکەش زۆر خۆش بوو. هەوای خۆشی دەریاکەش هەڵی کردبوو. هەنار وتی: خوشکە ئازیزەکەم، کەنارەکە چەند جوانە. هەستیش وتی: بەڵێ، چەند حەزم لە یاریکردنە لەسەر لمی کەنار دەریاکە. چەندین کەس لەوێ بوون. هەموویان بۆ ئەوەی کەشێکی خۆش بەسەربەرن هاتبوونە دەرەوە. هەندێک مەلەیانە کردو، هەندێکیشیان لە دەریاکەیە یاریانە کرد. هەشیان بوو بە قەراغ دەریاکەیە تەنیا پیاسەیە کرد. هەنار و هەستیش یاریان بە قاپە فڕیوەکەی خۆیانە کرد. هەستی وتی: بیگرە، قاپە فڕیوەکەی بە هەوایە بەرز هەڵڵا. ئاڕاستی هەناری کرد. هەناریش ڕای کرد قاپە فڕیوەکە بگرێتەوە. وتی: بەڵێ، بێگومان منەی گرمەوە. هەنار خۆی کێشا بە قەڵا بچووکە لمیەکەی مناڵەکەیە کە لەویا دروستی کرد بوو. هاواری کرد: نا، بەڵام قەڵاکە هەرەسی هێنا و نەما بۆ بەلم. هەنار سێرێکی مناڵەکەی کرد و نەیەزانی چی پێ بڵێ. هەستی بە سۆز و بەزەییەکی زۆر کرد بۆ مناڵەکە. هەستی بەوە کرد کە قەڵالمینەکەی ڕووخان بەبێ ئەوەی مەبەستی بوو بێ. ئەو نیازی نەبوو هیچ زیانێکی پێ بگەێنێت و نەیەزانی چۆن بتوانێت یارمەتی بە. بەڵام بەردەوام بیری لێ کردو و دڵی لەلای بوو. مناڵەکەش خەندەیەکی کرد و دایکیشی ئەوەی فەرامۆش کرد و لە هەنار خۆش بوو لەسەر و کاری کە کردوێتی. لەبەر ئەوەی هەنار هەستی بە هەڵەی خۆی کردووە. دایکی مناڵەکەش زۆر بەخۆشیەوە سەیری کردن و بە مناڵەکەی وت: هیچ گرنگ نییە، جارێکی کە دروستی کەرەوە. مناڵەکە بەردەوام بوو لە دروستکردنەوەی قەڵاکە و هەناریش بەوە زۆر دڵخۆش بوو کە ئەوان زانیوانە کە بەبێ مەبەست ئەو کارەی کردووە. کەواتە لەوانەیە بەڕێکەوت بەبێ مەبەست کارێکی هەڵە بەرامبەر کەسانی لە خۆت بچووکتر بکەیت. دوودڵ مەبە. هیچ پێت شەرم نەبێ کە داوای لێبوردنکەی. بیر لەوە مەکەرەوە بڵێ من گەورەترم لەو، ئەو لە من بچووکترە. بەڵکو زۆر ئاسایی بێلەلات، چونکە هەمیشە لێبوردەیی زیاتر گەورەمانەکات و کەسایەتیمان زۆر جوانتر دەرەخا. بۆیە شتێکی زۆر ئاساییە لە هەر کاتێکە هەڵەیەک ئەەکەی داوای لێبوردنکەی و هەر کەسێکی شەڵی بەرامبەرکردی داوای لێبوردنەکەی قوبوڵ بکە. هەتا چیرۆکێکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.